سڵاوتان لێبێت لە نهێنی ئەم جارەماندا باسی تاوانێکی ترسناک و قێزەون دەکەین کە وەکو ئاگری بنکە هەر بەکبی خەریکە تەشەنە دەسێنێت و پریشکەکەی بەربەشێک لە تاکەکانی کۆمەلگا دەکەوێت ئەویش تاوانی سەحر و جادووە. هین ئەو کەسانەی پەنای بۆ دەبن و بۆچی پەنای بۆ دەبن؟ سزای ئەو کەسانی کە پەنای بۆ دەبن هەروەها ئەو کەسانەشی کە خەڵک بەو هۆیەوە فریوەدەن و مامەڵەی پێواکان لە یاسا و لە شەریعەتی ئیسلامیشدا چییە؟ بۆ شیکردنەوەی ئەسڵ و ئەساسی ئەم بابەتە پێویستمان بە کەسانی پسپۆڕە هەم لە یاسا هەم لە شەریعەتی ئیسلامیشدا بۆیە میوانداری هەریەکە لە دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانیمان کردووە هاوکات بێستون محەممەد ساڵح کە جەنابیان پارێزەری ڕاوێژکارن. سوپاس بۆ تۆ دکتۆر و سوپاس بۆ تۆش کاک بێستون بەخێر بێن. ئەم کەیسەی ئێمە چێکە بۆ جێبەجێکردنی کارێکی خۆی یاخود سەرخستنی کارێکی پەنای بۆ کەسێک بردووە کە جادوگەرە ویستوێتی لە ڕێگەی سەحر و کارەکانی ئەوەوە بگات بەو کەسی کە خۆشی ئەوێ. اینجا ئێمە وتە و قسەی ئەو کچەمان هەیە باسی و کاتاکات کە چۆن پەنای بۆ ئەم کەسە بردووە و چۆن فریوی داوە. با پێکەوە بینەریبی. من تەمەن 27 ساڵە تا ئێستا زەواجم نەکردووە. پێشتر پەیوەندیم هەبووە لەگەڵ کوڕا بەڵام سەری نەگرتووە زەواجەکەمان بۆ نمونە هاتوونەتە داوام ئەم شتانە بەڵام سەری نەگرتووە. ئیتر ئەوە بۆ ئەم کوڕەم ناسی کوڕێکم ناسی زۆرم خۆشویست. ئیتر هەر لە سەرەتا شەوەکە هاتە پێشەوە بۆ مۆزوعی زەواج هاتە پێشەوە لەم ئەوە نەبوو هەر بۆ پەیوەندی بێ باسی زەواجوشتی لەگەڵا کردم وتی کە لە یەک تێگەیشتین ئیشەڵڵا یەم داوات و زەواجەکەین. ئیتر ئەوە بوو ناسینەکە تۆزە درێژەی کێشە بۆ 2 ساڵ تر دوای ئەم 2 ساڵە وردە هەستمەکە ئەم کوڕە سارد بووەوە شێوازی قسەکردنی هەست و کەوتی لەگەڵمان زۆری فەرق بوو لەگەڵ سەرەتایەکە ناسین. ئیتر منیش چونکە زۆر هۆگری بووم زۆرم خۆشەویست جیاواز بوو لە کوڕەکانی تر جگە لەوە ترسی ئەوم هەبوو ئەمیش مەسەلەن سەر نەگرێت زەواجەکەم لەگەڵ لێ بەهۆی ئەوەی تەمەنم ڕۆشتە بوو ئەترسام ئەمیشم مەدەست بڕوام. هاوتەمەنی خۆت بوو ئەم کوڕەش؟ بەڵێ ساڵە لە خۆم گەورەتر بوو. ئیتر بەس ئەو پێشووتر ژنی هەبوو بەڵام جیابوو بوونەوە. ئیتر کە هاتبووە بەردەمی من وتم ئەکید ئێبێ زەواجکە بۆی لەگەڵ ئەمە پەیوەندیەکەم ئاوا درێژ کردەوە. ئیتر من خۆم پێش ئەوەش هەر لە پێجوشتا دڵنیام یعنی تۆش بینی وتە لە پێجوشتا خەڵک زۆر ڕێکلام بۆ خۆیەکە مەسەلەن بە ناوێکی بۆ خۆی داناوکو جادوگەر و ئەم شتانە ئیش بۆ خەڵکەکەن و ئەمانە زۆر ئەم شتەمە بینی. ئیتر یەکێک لەو پەیجانم کەوتە بەرچەوە کاتێک کە زۆر بێتاقەت بووم کە ئەو کوڕەکە ئەم بینی ئاوا گۆڕاوە هەست و کەوتینەوە ئایکە لەگەڵما شەوێکیان ئەو پێیجە کەوتە بەرچاوم منش ڕۆشتم ڕقەمەکەیم دەرکرد لەگەڵ ئەدرەسەکە تەلەفۆنم بۆ کرد. ئیتر موعید و شتی یامە وتی وەرە بۆ فڵان شوێن ڕۆشتم بۆ لای هەر کە چوومە ژوورەوە مۆزوعەکەم تێگەیان وتم شتێکی وای ئەمانە زەمانی یامە وتی من بە زەمان ئیشە بۆکەم بەڵام تۆزە ئیشەکەی تۆ گران ئەکەوێت. من بەس مردوم زین و نەکردوێتەوە هەموو شتێکم کردووە ئەو ئیشەی تۆ هەر زۆر بەسیتە بەڵام ئەوە تۆزە پاری زیاتری ئەوێت. چەند داوای چەندی کرد؟ داوای 30 وەرەقەی کرد هەر چۆنە بێ پێم گەیاندە 11 وەرەقە. ئیتر باشە 11 وەرەقەکەت بۆ هێنم بەڵام جاری ئیشەکەم بۆ بکەوتی نابێ ئەبێ پارەکەم بۆ بێنی ئەنجا من ئیشە بۆکەم. هەموو پارەکەت یەکسەر بۆ برد؟ ئەروەڵڵا. چۆن پارەکەت پێیا کرد؟ من خۆم ئیشم نییە تەخەڕۆژم کردووە بەڵام دانەمەزراوم هیچ ئیشێکیشم نییە بەڵام ئیتر بە پێوەی کە ماڵە پارەم ئێنێ ئەنجا تۆزە وردە ئەڵتونم هەبوو میلیۆن گوارە ئەم شتانە ڕۆشتم فرۆشتم تر هەر چۆنە بێ 11 وەرەقەم کۆ کردەوە ئیتر ڕێک پارەکەم کردە دەستیەوە ئەنجا ئەو دوعاکانی بۆ کردم. ئیتر بە چەندە چاوەڕەکەم وتی نزیکەی مانگونی وێ بۆ 2 مانگ ئەبێت تۆ چاوەڕەکەی ئەنجا نەتیجە ئەبێت. جگە لە پارەکە چی شتێکی تری لە تۆ داوا کرد بۆ ئەوەی ئەو ئیشت بۆ بکات؟ چی شتێکی لە تۆ وەرگرت؟ داوای ڕسمی کردوتی ئەم ڕسمم ئەوێت ڕسمی هەردووکمان هەم من هەم کوڕەکە لەبەرەوەی بەشە لە دوعاکان بەڕسم ئەکرێت ئەبێ ڕسمی هەردووکانم لابێتە ئەم شتە بکەم. ئیتر منیش لە ڕێگەی واتساپەوە ڕسمی خۆم ئەو کوڕەشم بۆ نرد و بە جێژ بۆم نرد یعنی ڕسمێ بە هەردووکمان بووین ڕسمێکیش جیابوو بە جیا بۆم نرد. ئیتر 2 مانگ چاوەڕێم کرد هەر هیچ نەبوو کوڕەکە زیاتر لەم هەر بوو. ئیتر ئەوە بوو لەو ماوەی 2 مانگە بە تەواتی جیابووینەوە پێشووتر گۆڕا بوو سەر بوو بۆ لە ماوەی 2 مانگە بە تەواتی جیابووینەوە.
ئیتر تەلەفۆنم بۆ کرد ناچۆمەوە بۆ لە هەر تەلەفۆنم بۆ کرد وتم شتێکی وا بووە بینمان نەماوە بەتەواتی جیا بووینەتەوە وتی قەی ناکەوە هی دوعاکانە وردە وردە بخۆی باشە بێتەوە تەلەفۆنە بۆ کاتەوە ماوەیەکتر چاوەڕەکە چەندێکی تری بۆ وتی ماوەیەکتر چاوەڕەکە ئەو ماوەیە هەر ڕۆژت هەر تەلەفۆنی بۆ نەکردمەوە بە هیچ نەوەی هەر نەشات بۆ بینینم دیسان تەلەفۆنم بۆ کردەوە وتی قەی ناکە حەوت مانگی تر چاوەڕەکە ئەمە دووەم جار کە تەلەفۆنم بۆ کرد وتی حەوت مانگی تر چاوەڕەکە حەوت مانگ هەر چاوەڕەم کرد هەر چاوەڕەم کرد هەر خواخوام و تەلەفۆنە بکە هەر چاو لەسەر مۆبایلەکە بوو لە شوێنە بیبینم هیچ تەلەفۆنم بۆ نەهات لە دوای حەوت مانگەکە تەلەفۆنم بۆ نەکرد ڕێک ڕۆشتم بۆ ماڵیان وتم زانم بۆچی سەری نەگرتووە وتم بۆچی سەری نەگرتووە یانەوەتە پارەکەم بەرەوەن شتێکی ترم بۆ بکە وتی من بە هیچ نەوەیە پارەم نامەوە بە تۆ لەبەرەوەی من خۆم ئیشم تیا کردەوە چی بکەم یعنی کوڕەکە گەڕاوەتەوە چونکە کەم کەسە ئیشەکەی سەر نەگرێ وتم ئاخر تۆ بە منەوە تۆ بە زەمان بۆ تەکەم ئەم شتانە ئەو توانینە سەرەتاوە بە من بڵێیت کە هەنە کەسی شەیەکە ئیشەکەیان سەر ناگرێ وتی من بە هیچ نەوەیەک پارە نایەمەوە بڕۆ چی لە دەستیە بڕۆ بیکە وتم آخر چم شکاتێ لەکەم وتی ئەخە خۆ زەرەرەکە شکاتم لە بکە من هەموو ئاسایش ئەناستم جگە لەو ڕسمی تۆم لەگەڵ ئەو کوڕایە ئەتوانم بە یەک دقە لە هەموو پەیجەکانم بڵاوی کەمەوە حیاشتە بەم و وەکو کەسێکی خراپیش ئەو ناسێنم ئیتر من زۆر دەستم بەسترا بەم قسەیە بەڵام دوای بیرکردنەوەیەکی زۆر و دوای ڕۆشتن و هاتنێکی زۆر قەرارم هەر شکاتی لێ بکەم وتم هەرچۆنە بێ ئاسایش بەم حلەکە ترەوە بوو کە شکاتم لێ کرد ئەو ئافرەتەیان گرت پارەکەیان یامەوە مۆبایلەکەش دەستیان بەسەرا گرت هەموو ڕسمەکانیان سڕیەوە بەسەر ڕایوەش هێشتا هەرە ترسم کە چزانم ئەو ڕسمانی خست بێتە شوێنێکی ترەوە ڕۆژە لە ڕۆژان بەکاری بێنە ڕەخکەوت بێتە دڵیەوە یان شتێک باشە پێشتر هیچ کاری لەم شێوەیەت کردووە نەوەڵە یەکەم جارم بوو قەت ناچە بەلای شتانە نەخۆم نەعیلەکەم قەناعەتت پێی هەبوو کە بووی ڕۆشتی بۆ ئیشەکەیان هەروەوتت بە ئەمەش تحقیق وەڵک و قەناعەتێکی زۆرم پێی نەبوو و دوعای ڕەشی ئەم شتانە بڕۆم پێی هەبوو بەڵام وەکو ئەوەی کەسە ڕابکێشی بۆ خۆت و کەسە خۆشەویست بە قەت بڕۆم بۆ شتانە نەبوو بەس ئیتر خۆشەویستی ئەو کوڕا وای لێ کردم کە پەنە بۆ هەموو شتێ بەرم بەزیتر لە دوای زۆر پەشیمان بوومە چونکە تۆ ئەتزانی کاتێک کە پەنات بۆ ئەم ئیشە بردووە ئەتزانی پێشتر هیچت بیست بوو لەسەر سحر و جادو و ئەمانە ئەتزانی کە ئەمە کارێکی نایاساییە و کارێکی دوور لە ئاینی پیرۆزی ئیسلامی شەمەنەهی لێکراوە ڕۆڵە تاوان بیستە بووم لە چەند مەلاوە لە چەند شتا و پێش ئەو بیشیکەم زۆر بیرم لێ کردەوە بە گریانەوە یعنی ئەو ڕۆژێک کە ڕۆشتم بە گریانەوە ڕۆشتم چونکە یەکەم جارم بۆ بەڕاستی بەڵام خۆشەویستی و کوڕەوەی لێ کردە بووم کە چەم هیچ شتێک نەبینێت یعنی بی لە هیچ شتێک ناکەمەوە دوو بەش بوو بەشە زۆرەکەوتی خۆمێکم بەشێکی کەمیشیە بە خۆمەکو سووتان و تێبێ بیسووتێنی کاتەکانی پێوتەمەتی ئەم کاتە ئەو کاتە ئەنا ئەی سووتێنی بەڵامەکو خواردن ناچۆن کە من پێم وتە بوو لەگەڵ کوڕای زۆر چونە دەرەشتم نەبوو یعنی پێشووتر هەموو بەس کە سەر بوو لەم چونە دەرەوەمان نەما بوو چونکە بە زۆر قسەی لەگەڵا کردم بۆی پێم وتە بوو کە من مەجای ئەوم نییە ئەگەر پێوتەم وتی شتێک تێمە ویکە لە خواردنەکەیەوە دەرخواردی بەوتە من مەجای ئەو شتم نییە وتی دە باشە بەس توتان شتەکە بۆ ئەوکەم ئەتەوێت چی بڵێ ئێستا ئەوەنە پەشیمانم کە نازانم ئەبێت چی بڵام بەڵام ئەوەنە ئەڵام قەت دوای ئەو شتەمەکەەوە من غەڵەتێکم کرد ئەو غەڵەتی من مەکەنەوە چونکە هەم پارەکە و لێ ئەڕوا هەم سەریش ناگرێت ینی شتێک نییە بڵێ وڵا بۆ من سەر بێت و بۆ تۆ سەر ناگرێت ئەو شتە مستەحیلە سەریش بگرێ شتێکی ئەوەنە پێستیش بێ سەریش بگرێ ئەو پەڕیماوەیەکی زۆر کەمان دوای هەرە بە خەریک بیت دووبارەی بکەیتەوە وەڵی زەواجێک و خۆشەویستێکیش بۆ قەلەقیەوە بێ هەرنێکی بە دکتۆر محەممەد سڵاوت لێبێت سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان پێکەوە گوێمان لەوتەکانی ئەو کچە بوو کە لەلایەن کەسێکەوە بۆ بابەتی سحر و جادو فری و دراوە و بڕێکی زۆر پارەی لێ وەرگیراوە سحر و جادو لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسکراوە چی شتێک ئەبێت چێتە چوارچێوەی کاری سحر و جادووە و سزاکەی ئەو کەسەی کە پەنا بۆ ئەم کارە ئەبات و بەکاری ئەیەنێت چییە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ میوانی ئازیستان و بۆ هەموو بینەران و بیسەرانمان لە هەر جێ و لە شوێنەکان سپاسی ئەو ستافە بەڕێزێژەکەین کە ئێستا خەریکی ئەم بەرنامەیەن هیوادارم هەمووان دوور لە بەڵاو لە ناڕەحەتیەکان و کێشە و گرفتەکانی ژیان بن. لە ڕاستیدا ئەم بابەتی کە ئێستا لە ناو کۆمەڵگای یاخۆم لە ناو ئەم نیشتیمانی خۆمانە بەداخەوەکە هەستی پێەکەی بوونی هەیە و برەوێکی هەیە پێمان وایە بەشێکی ترە لەو پلانانەی کە بەرامبەر کۆمەڵگەی کوردی و خێزانی کوردی و
و هەروەها نەتەوەی کورد ئەساسدێن لێ دەوروبەرمانەوە کە بۆ تێکدانی هەم خێزانەوە هەم نیشتیمانەوە هەم گیرۆدەکردنی خەڵکی ئەم وڵاتی ئێمە بە گرفتەکان گرفتی کۆمەڵایەتی و گرفتی ژیانیشی وەکو چۆن گرفتی سیاسی هەیە. لە شریعەتی خوای گەورەدا ئەم بابەتە زۆر بەڕوونی و بە ئاشکرایی و شریعەتێکە کە بە تەواوەتی خزمە بە ئینسانەکە چووکە لە دیدی قورئانی پیرۆزەوە مرۆڤ سەنتەری ئەم گردونێ و هەموو شتێک لە پێناوی مرۆڤایە بۆ یەکە مرۆڤ هێندە گەورەیە هەر شتێکەکە زێرە لە کیانی مرۆڤ لە جەستەی مرۆڤ لە عەقڵی مرۆڤ لە هەر شتێکە کیا وەک بڵێن کەسێتی مرۆڤ بێنەتە خوارەوە و شریعەتی ئیسلام دژی وەستاوەتەوە. یەکێ لەو شتانی کە شریعەتی ئیسلامی زۆر دژی دەوەستێ بریتە لە فێڵکردن لە بریتە لە خەڵەتاندن بریتە لە جۆرێک لە گێلکردن لە گێشکردن لەو شتانی کە هەر شتێکە عقلی ئینسان و کەسێتی ئینسان و شوورەی ئینسان وا لێ بکات کە خۆی بیر نەکاتەوە بەڵکو بیداتە دەست ئیرادەی خۆی نەمێنێ ئیرادە و خواستی کەسێکی تریابێ بۆ یەکە حتا لێرەوە عەرەق حرامەکە و کۆمەڵە شت حرامەکە چونکە لەبەرەوەی ئاوێزەی ئینسان پێویستەکە خۆی ئیشکا بەبیرکردنەوەی خۆی کارکا و ئەبێ هەڵبژاردەکە هەڵبژاردەیەکی واقعی و و ڕاستەقی نەبێت لەگەڵ چوارچێوەی ژیانی خۆیان یەک بگرێتەوە شتێک نەبێت کە بە زۆر یا بە شێوازێکی ناڕێک دروستکراوێت چونکە لە دەرەنجامە نابێتە هۆکاری دروستکردنی بەختیاری. لە شریعەتی خوای گەورەدا باسی سیحر کە دەکا قورئانی پیرۆز باسمان بۆ دەکا کە سیحر دوو جۆری هەیە جۆرێکیان کە سیحرێکە حەقیقەتێکی هەیە لە ڕێگەی کۆمەڵە لە شەیاطین و خەڵکی خراپ و ئەوانەی کە پیسن یا بڵێن خراپن یا قڕق و قینیان زۆرە لە ڕێگەی ئەوان و ئەنجام دەدێ. جۆرێکی تری ژێبێتێ لە فێڵ و لە تەڵەکە و لە خەڵەتاندنی چاو و لە سورعەت و بەکارهێنانی کۆمەڵێ بەرنامە بۆ خەڵەتاندنی کەسانێک. ئەمەی کە لە کوردستانی ئێمە هەیە کە ئەو خەڵکانە کردویانە بەشی هەرە زۆری بریتە لەم جۆری دووهەمەیان کە بریتە لە خەڵەتاندن و فێڵکردن لە خەڵک جاایە تێج فێڵکردنەکە بە شێوازی نووسنی نامەیەک بێیاق و بەسەن وعد پێدان و پەیمانێکی درۆیی نەبێ ئەمانە خەڵەتاندنن. ئەم خەڵەتاندن و جۆرە کارکردنە لە شریعەتی خوای گەورەدا یەکێ لە هەرە تاوانە جەریمە گەورەکانە بە تاوانێکی گەورە حسابەکرێ. تاوانی گەورە لە شریعەتی ئیسلامیە سزاکانی دوو سزایە سزایەکی دنیەوی هەیە و سزایەکی قیامەتی و دواڕۆژی هەیە. چۆن مرۆڤەکە لە دنیادا ئەبێ سزا بخوا و دادگا سزای تایبەتی بە کە ئەو سزایە هێندە تۆقەینەر بێ هێندە سەخت بێ کە ڕایەکی تر ئەو مرۆڤە نەچێتەوە بەلای ئەوەیە بۆ یەکە دادگا لە دەستکراوە ئابێ لە سزادانە وەکو پێشەوا شافعی ڕەحمەتی خوای لێوێ دەفەرمێ دەبێ بە سێ بەشەوە سزاکانیان بەشێکیان پێویستە هێندێک جادوگەر هەیە لە کۆمەڵگا سزای کوشتنی هەیە ئەو جادوگەرانەی کە دەست ئەبەن بۆ کیانی خەڵک بە شێوازێکە ژیانی لێ تێگەدەن و بە ئیشی کە ئەیکەن کە ئەمیشانە زۆربەی کوفروشتی ناڕێک و ناشەرعیە ئەمانە حەوا لە کۆمەلگا ئەبێت دادوەر بڕیار بە یا تەمەیەکە کە تەمێنەبوو تا سزای کوشتنی هەیە چونکە لەبەرەوە بوونی ئەمانە ژیان لە خەڵک تێگەدا چونکە هەندێک هەیە کە فێری بۆ تازە وازینانی لێ ئاسان نییە. جۆرێکی ترمان هەیە لەوانەی کە ئیشەکان کە ئاکەن بە فتوفێڵێکا بەڵام بەچی جەریمە و بەکاری خراپ نایکا ئەمانە عقوبەی تعزیریان هەیە واتە دادگا ئەبێ بیان ترسێنە بە شێوازێک کە ڕایەکی تر نەتوانێت کارکە. جۆرێکی تریان هەیە ئەمانە لە ناو قانونی ئیسلامیە بریتێ لە لێدان و یا جەڵکردن و یا بابەتێکی تریان هەیە بۆیە دەیکا بە سێ دانە جۆر و بە سێ تاقم سزادرێن. ئەم سزایانە کە دیاوری کراوە لە دنیاە ئەبێت سزا بن بنبڕی تاوانەکە و جەریمەکە بکە ڕایەکی تر کەسەکە جورئەت نەکە ئەو ئیشە دووبارە بکاتەوە. ئەمە لە لایەکە و لە لایەکی ترەوە شێکی ترمان هەیە لە شریعەتی خوای گەورەدا کە هەر لە منداڵیەوە کە منداڵ گەورە ئەبێ فێری کۆمەڵەشتی بکەین کە پێڵن ئەمانە محەڕەماتی ژیانتن لە ژیانە ئەمە هێڵی سوورن نابێ خۆتیان لێبەی بە هیچ حاڵێک مەگەر لە کاتێکا نەبێت کە ئەگەر کاتیەوەی گەیتر لەبێن دوو بژاردە مردنی خۆت و تەنها ئەو حاڵەتە تەنها لەو کاتانانەبێ نابێت دەست بۆ ئەمانە بەری یەکێک لەوانە ئەم جەریمەیە کە جەریمێکی گەورەیە و کۆسی حەر زۆر باشە دکتۆر منداڵیەوە کە کەسەکە پەرۆدەکەی نەسەری. زۆر باشە دکتۆر ئەمانی کە باسمان کرد سزای ئەو کەسانەیە کە فێڵ و تەڵەکەکە ئاکەن و مامەڵەی پێوە ئاکەن ئەو کەسانەشی کە ئەچن بۆ لایەن قەناعەتیان پێ ئەکەن و پارەیان ئێنێ و لەگەڵانە ئەبن پەنایان بۆ ئەبن ئەمانە سزایان چیە لە ئاینی ئیسلامە تا چەند گوناهبارە بن؟ ئەمانش بەڕاستی بەڵێ ئەمانش بەڕێ بە هەمان شێوەکو چۆن گوتم کە فێریانەکەی ویستن لێوە بڕۆم بۆم بابەتە ئەبێ پەروەردەکردنەکە فێری ئەوەکەین دەکەوت چۆن پێیان هاسەینین کە ئەمە جەریمەیە لۆلاشەو پێڵێن هەر کەسێ بڕوا بەمانە بکات چێ بۆ لای ئەمانە بەکاریان بێنێ
لە ڕووی شەرعیەوانێ پێی گوناهبارە بێ لای هەندێ ئەتەن پێی کافرە بێ ئەگەر خوا نەخواسە یەکێ لە موسڵمانێ ئینسانێ بڕوای وابێ کە کابرایەکی ساحیر ئەتوانێت حەقیقەتێ بگۆڕێ کە کابرای ساحیر ئەتوانێت قەناعەتی بەرامبەرێ بگۆڕێ هێزێکی ئەوتۆی هەبێ کە قەناعەتی بەرامبەرەکە بگۆڕێ بۆ تۆ هەتایە ئەو ئینسانی پێ بڕوابێت چونکە گۆڕینی قەناعەتی ناخی ئینسانێک لە ئیرادەی شخصەکە خۆی هاتی لە ئیرادەی کەسێکی تران نییە مەگەر بە زۆرێک کە زۆرکردنێکی هەڵنەگیراو بێ ئەگینا ناتوانێت بیگۆڕێ بۆیە کە ئەگەر لە شریعەتە پێمان فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەر کەسێ بچێت بۆ لای ساحیرێک یا بۆ لای عەڕافێک یا بۆ لای جادوگەرێک بۆ لای فاڵگرەوەیەک بڕوای پێ بکە ئەفەرمێت تاکو 40 دانە ڕۆژ بە هیچ شێوازە نە دوعاکانی قبوڵە بن نە عیبادەتی لێوەرەگیرێ پێی تاوانبارە بێ و ئەگەر خوا نەخواسێ بڕواشی پێ هەبێ پێی بێ بڕوا کافر دەبێ کەوابوو ئەبێ ئەوەشی پێ بناسەین ئەبێ کەسەش فێر ببێ ئێمە شوێنێکمان هەیە بەڕاستی خوای گەورە دەرگایەکی کردوتەوە کە ناوی ناوە دەرگای داواکردن ئەفەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم ئێوە دوعاکانتان بێننەوە بۆ لای من داواکەتان لێ قبوڵەکەم ئەگەر ئێمە دوعامان کرد و نەتیجەکەیمان ئاوە دەست نەکرد کە خۆم خواستەکەم ئەفەرمی وابزانێن کەوابوو ئەوە خێر نییە بۆیە نەتیجەکە دەست نەکەوتووە ئەگینا هەر شتێ ژیان تا خێری تیاابێ لە دوای دوعاکەەوە بەشان ڕۆژێت تێپەڕە بێ نەتیجە هەرە بینی بەڵامێ فێر ببین لە دوعاکردنا یەکەم پەلەمان نەبێ دووەم هەر شتێک شەر نییە ئەوەی کە من پێم باشە لە لای پەروەردگار بۆ من باش بێ هێندشن هەیە لە عەقڵی خۆما باشە بەویستی خۆم لەوانەیە زۆر باش بێ بەڵام ئەگەر تووشم بێ دوایی پێ ناڕەحەتە بم من لەوانە چەندین نمونەم لەلایە لە ناو کۆمەڵگەی خۆمانە یعنی کەس هەبووە بە شوێن شتێکا زۆر ڕۆشتووە کە پێم وتو وازی لێ بێنە وازی دوایی کە دەستی کەوتووە بۆتە بەڵایە لە ژیانە سەدجار بەشیمان بۆ خۆزگا هەر یەکەم جار دەستم نەدەبدایە بووی ئەکید دکتۆر بێگومان دواتر هەرەگەڕینەوە لای جەنابیشتان بەڵام ئێمە دامپێدانانی ئەو کەسەمان هەیە کە وەکو جادوگەر خۆی ناساندوو ساڵانێکە بەردەوامە لەم کارە لەم دۆسەی ئێمەشا باسی یەکەم ساتی ئەو کاتاکە کە کچەکە پەنای بۆ بردووە تا ئەو کاتی کە دەستگیر کراوە پێکەوە گوێبیستی وتەکانی ئەو بین و دواترە گەڕینەوە لای باسەکەمان ماوەی 11 ساڵەمە خەریکی ئەم ئیشەم پێشتر دایکم ئەم ئیشەیە کرد کە دایکم ئەمری خوای کرد ئیتر لە دوای ئەو من دەستم کرد بەم ئیشە باشە چیەکەیت چی بۆ خەڵکەکەی لە ڕێی دوعاوە خەڵک خۆشەویستەکان بێگەگەێنین دوعای خۆشەویستی زیاترەکەین دوعای بۆ مناڵ ترسانی مناڵ و بۆن و ئەم شتانە ئەەکەین چیەکەن دوعاکە چی تێ ئەنووسن چیەڵێن چیەکەن وڵای تر بۆ خۆشەویستی دوعای خۆشەویستی ئەنووسین خۆتێکی خۆتی نووسی واللهی جارجار خۆم ئەینووسم جاری وا هەیە خوشکەزایەکم هەیە یارمەتیمەیە ئەویش لەگەڵ ما بۆم ئەنووسێ باشە بەڵێم چیترەکەن واللهی لە ڕێی بابەتی ڕەشبوون و ئەوانە بابەتی ڕەشبوون ئەوە من نایکەم ئەوە شێخە گەورەکە ئەیکات کێ شێخە گەورەکە من نایناسم لە نزیکەوە نەمدیوە بەڵام لە ڕێی سایق تەکسیەکەوە ئێمە دۆستی خۆیەتی ئێمە شتەکان ئاڵوگۆڕەکەین شتی چی ئاڵوگۆڕەکەن وڵی جاری وا هەیە داوای کلکی پشیلەی ڕەژەکات و داوای قژی سەرەکە و کە بێ دوعا بۆ یەکی بکە داوای پارچەی قماشی ئەو کەسە ئەکات کە لە جلی لێ بکەیتەوە بیەیتێ دوعاکەی لەسەر ئەنووسێ ئیتر نازانم چۆن مور و تایبەت بۆ و ئیشا باشە واتە تۆ خۆت ئەمانە ناکەیت ئەو ئەیکا نەخێر من ئەمانە ناکەم ئەو شتانە ئەگاتە دەستی من و من بە سایق تەکسیەکە ئەیگەێنمە دەستی ئەو باشە چۆنم شێخەت ناسیوە وڵی من وەختی خۆی ناڵم دایکم ئەم ئیشە لەو کاتەوە تا ئێستا بەیەکەوە ئیشەکان هەر لەو کاتەوە بڵێ ئەو لەگەڵ ئەو کۆنتاکتی هەبوویتە دوای ئەویش ڕقم تەلەفۆن وشتی لای من بوو لە ڕێی ئەوەوە شتەکانمان ئیتر لە ڕێی ئەو سایق تەکسیەوە کە دۆستی خۆیەتی شتەکانمان نەگەیانە دەستی و بەردەوام خەڵکەکانیان بۆ لای تۆ هەمویان هەمووی تۆ ناسێت بەڵێ دەردە دڵی خۆیان بۆ تۆکەن بەڵێ تۆ چیەکەیت دوای ئەوە یەکەم شت یەکەم ئیشکە ئەیکەی چییە لەگەڵ ئەیکەی چییە لەگەڵ یانە ڕێەکەوم لەسەر پارەکە بە چەند بۆیان ئەەکەین ئیتر دوایی شتەکانم بۆ ئەهێن ئەوەی کە داوای ئەەکەم بۆم ئەهێن و منیش ئەگەێنمە دەستی شێخە گەورەکە و دوایی ئەگاتەوە دەستی خۆیان ئەگاتەوە دەستی من و منی ئێمە بۆ کەسەی کێت بۆ لای من زۆر باشە خەڵک زۆریان بۆ لای تۆ ئەرەوەڵا زۆر کەسیەت هەیە یەت پیاو هەیە ئەڵێ ژنەکەم گۆڕاوە لەگەڵ ما کجیەت
ئەڵێ حەزەکەم خۆشەویستم هەیە و پێی ناگەم یان خۆشەویستەکەم لێم دوور کەوتوێتەوە ئەمێ شتێکم بۆ بکەی نزیک بێتەوە لێم و شوو بکەم ئەم شتانە هەمووی هەیە لای ئێمە. زۆرترین ئەو کەسانی کەیەن بۆ لای ئێوە بۆ لای تۆ کێن کام کەسانن ژنن گەنجن پیاون و زۆرترین کێشەکان کە بۆ لای تۆیەت کێشەی چییە؟ زیاتر ژنە و گەنجیش ئێستا بە تایبەتی. گەنج بۆ چیەن؟ گەنج بۆ ئەوەیان کە خۆشەویستیان هێولیان دوورکەوتۆتەوە کە ئەیانوێ لە کەسێ نزیک بنەوە و ناتوانن ئیتر لە ڕێی ئێمەوە بە دوعا نزیکەکەینەوە لێ. وعدی 100% شانێنێ زۆر کات بەڵێ. خۆت قەناعەتت بۆ ئیشە هەیە؟ وەڵی تر بڕوان ناکەم ئیتر ئەو خەڵکە ئیتر مەعیشەتی ژیانی منیش لەسەر ئەوەیە کە ئەم کەیسی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە و تۆ لەسەری چوویتێتە ژوورەوە. ئەمە بە چەند کردان و بۆچی کردان کە یەکەم جار هات بۆلات بۆم باس کە چی پێوتی؟ یەکەم جار کە هات بۆلام وتی تەمەنم 37 ساڵە و تا ئێستا زەواجم نەکردووە و کەسێکم خۆشەوێ و کەسە خۆیم لێ دوورە خاتەوە تۆ بێ شتێکم بۆ بکەیت کە من نزیک بێتەوە لێم. ئیتر وتمان بە 30 وەرەقە بۆت ئەەکەین وتی ناتوانم و وەزعی زۆر خراپ بوو ئیتر زۆر بێتاقەت بوو وتی من زۆر شوێن چووم تەنها شوێن کە بتوان ئیشەکەم بۆ بکەن پیان وتم ئێوەن و بەشکم ئیشەکەم بۆ بکەیت و وتمان 30 وەرەقە وتی 30 وەرەقە زۆرە و ناتوانم ئیتر هاتینە سەر ئەوەی بە 11 وەرەقە بۆمان کرد ئیتر 11 وەرەقەکەمان لێ وەرگرت و ئیشەکەمان بۆ کرد بەڵام خۆی چانسی نەبوو. پارەکەی بۆ هێنان؟ پارەکەی بۆ هێناین بەڵێ بەس خۆی شانسی نەبوو نازانم بۆ ئیشەکەی سەری نەگرت. یعنی ئەگە چانسی هەبووە سەری ئەگرت لە شانسی هەبووە لەوانەیە. آخر بەچی ئەساسێک وەڵی تر بڵێم چی خۆت قەناعەتت پێ نییە؟ وەڵی بڵێم چی نازانم خەڵک بۆ کێشەکەتان لەسەر چی دروست بوو؟ چانسی نەبوو سەری نەگرت و دوای چی بوو؟ دوای هات داوای پارەکەی کردەوە. تۆ پێت وت بە زەمانی چەندێک بۆتەکەم؟ من پێم وت بە زەمانی 2 مانگ. دوای 2 مانگەکە هاتەوە ئەو ماوەت بۆ دانانیان شێخەکە پێوتی؟ شێخەکە پێی ئەوتم. ئێتر دوای 2 مانگەکە هاتەوە کە کردی بە ئەو فەرتەن و بەزمە لەگەڵمانە داوای پارەکەی کردەوە بۆم وتم ماوەی 7 مانگ ئەبێ بوەستی لە ماوەی 7 مانگەکەیە ئێتر دوای 7 مانگەکەش ئیشەکەی دیار بۆ هەر سەری نەگرت دوایی هات ئاوای کرد کە کردیوە ئێستا منی سجن کردەوە. کە ئەو هات باسی دۆخی خۆی کرد تۆ داوای جگە لە پارە داوای چیترت لێ کرد؟ وەڵاهی من جگە لە پارە داوای پارچەی قماشم لێ کرد بیهێنێ لەگەڵ وتی کلکی پشیلێ ڕەشیش بێنێت. ڕسمی وتی ڕسمیشم لە لای ڕسمەکان من هیچ ئیشێکی لەسەر ناکەم شێخە گەورەکە داوای ئەکام من شتەکان ئێمە کەسێکە بێ بۆ لای تۆ یەکەم شت داوای ڕسمی لەکەی وازان لەگەڵ بەڵێ ڕسمەکە داوا ئەکا ئیتر نازانم ئەو خۆی چی لەسەر ئەکات ئەو داوای ئەم شتانە ئەکات زیاتر کلکی پشیلێ ڕەش تووکی قەش پارچە پەڕۆی ئەو کەسەکە دوعاکەی بۆ ئەکات ئیتر موروی تایبەت بەو ئیشە ئیتر نازانم ئەو خۆی چی لەسەر ئەکات. تۆ نازانی؟ من نازانم ئاگام لەوە نییە. ئەی بۆ کە نازانی چیەکە و چۆنێکە ئەی چۆن وعد و بەڵێن ئەی بۆ کەسانە و موعیدیشیان بۆ دانیت؟ وەڵی ئیتر منیش شێخە گەورەکە پێم ئەڵێت منیش ئەوە ئەگەێنمە ئەوان. ئێستا زانی و شێخە گەورەیە لەکوێ شوێن و مەکانی زانی؟ تا ئێستا نەمبینیوە و شوێن و مەکانیشی نازانم. من بەس لە ڕێی ئەو سایق تەکسیەوە کۆنتاکتم لەگەڵ یا هەیە و شتەکانی بۆ ئەنێرم شتم بۆ ئەنێرێتەوە. پەشیمانم لەوەی کە کردومە داواکاریشم لە خەڵک کە پەنا بە ئەو شتانە نەبەن چکە هیچی ڕاز نییە. من هیچی بەڕاز نازانم و بەڵام ئەی بۆ تۆ 11 ساڵم ئیشاکەی بۆ هەتانە گیرای پەشیمان نەبوویت؟ وەڵی ئیتر سەختی ژیان وای لە من کرد کە ئەوە بکەم. ئەم هەموو پارەیەت بۆ چی بوو؟ بۆ داوای ئەوە پارەی زۆرت لێکردن؟ وەڵی خۆم پارە زۆرەکە بۆ خۆم نەبوو بەتەنیا شێخەکە داوای ئەو پارەی ئەکرد دوای شتێکیشی ئەیا بە من شتێکی کەمیان زۆر؟ وەڵی کەم زۆر نا چکە زۆرەکەی بۆ خۆی هەڵئەگرت. باشە چۆن دەستگیر کرای؟ وەڵی لە ڕێی کەسێک هات بۆ لام دوعای بۆ بکەم شتەکانی بۆ هێنام و ئەو ڕۆشت و ئەوەی پێنەچوو پۆلیس هاتە ماڵەکە و منی دەستگیر کرد بەس زانیم کە لە ڕێی ئەو کەسەوە پۆلیس ماڵی منیان زانی. داواکاریم ئەوەیە کە کەس بڕوای بەو شتانە نەبێت ئەم شتانە کە ئەکرێ هەمووی درۆ دەلەسەیە هەشتێ خوا لە چاری نووسیت هەر ئەوەیە هەموو کەسێ بە شتی خۆی ڕازی بێ بە ژیانی خۆی ڕازی بێت بە نوشتە و جادو هیچ شتێ ناکرێت. کاک بێستون زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان
گوێبستی وتەی سزادراوەکە بووین ئەو کەسەی کە فری و دراوە بە هەمان شێوە سکاڵاکارەکە گوێمان لە قسەکانی دکتۆر محەممەد پێنجێنی بوو وەکو هەڵڕێستی ئاینی پیرۆزی ئیسلام کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە تاوانەیە ئەکرێت لە یاسادا چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە ئەکرێت کە خەڵک فریوەدەن بە ناوی سیحر و جادووەوە مادەیەکی دیاریکراوی ئەگەر هەڵە نەبم لە یاسادا بۆ دیاری نەکراوە ئەم کلێنە لە دادگاکانە بەچی مادەیەک پڕەکرێتەوە بەڵێ زۆر سپاس وەڵام منەمێ بڵم مەسئولێتی جەزایی لە کاری جادوکردنە لە ڕاستیە ئەبێ ئێمە لە ماهیەتی سحر و لە طبیعەتی لە سروشتی سحر بزانین چییە ئەمە ئەگەر لە ماهیەتەکەی بکۆڵینەوە ئێمە دەلالاتمان هەیە لەگەڵ تەکیفکردنیە ینی مەدلولی سحر چییە و چۆن ئەم سحرە تەکیفەکەین مەدلولەکەش ئەو دەلالاتانە دەلالەتی شەرعیمان هەیە دەلالەتی شەرعی تحریم کراومان هەیە لە قورئانی پیرۆزە ئێمە محەڕەمات و ئەمرونەهیمان هەیە ئەوانەی کە تحریم کراون چواردە کارن کە لە قورئانی پیرۆزە هاتووە ئەوانشی کە ئەمرونەهی پێکراوە دەکارە کە هاتووە و لە سونەی نەبەویشە بە هەمان شێوە لە حەو موبیقاتەکە دووەمیان سحرە لەبەرەوە سحر ئەو کەسەی ئەگەر مسلمان بێ نابێ بیکە چونکە لە بەرامبەریە کافربوون هەیە هەر بەوەشی کە لە قانونی عێراقیە بە سەراحەتەن بە مستەقلی جێگەی نەکراوەتەوە چونکە ئێمە قانونی عقوبات خۆ دەزانی مەزدەری قوانین تەشریعیش دەستورە دەستور کە کاتێ مشەڕع قانونێکدا ئەڕێژێ شەرعانەی قانونێکەکە ئێمە لە دەستوری 2005 عێراقا مادەی یەکەمەڵێ الإسلام دين الدولة الأساسي وتعتبر المصدر الأساسي للدولة كواتا تو هل يرو أما يكسر إيما نابي چونك بو نابي مادام إسلام آيني أساسي دولته كواتا إيما نابي بصراحة لقانون عقوباته ناوي بينين لقانون عقوباتشا أقرب بقرينا وديستان بو دستور لما دين وزد لفقر دوا عليه لا جريمة ولا عقوبة إلا بالنص أما نصي لسر نهاتو نصي نهاتو بمستقلي برام للضمنية لقانون عقوبات عراقي جماري صويانزي صالي 1969 بۆ نمونە لە مادەی 456 هاتووە بەوەی کەس لە بەشێکیە تەختەی بۆ کراوە لە زەمنیە ناوی هاتووە وەکو نەسب و احتیالە واتە کەسێک داوانێتەوە فێڵێگەکە بۆ ئەوەی کەسێک اتفاق لەگەڵ کەسێکە کارێکی تەحریم کرا و تەجریم کراوی قێزەونی ناو کۆمەلگا لە ڕێگەی ئەوە ئەکرێ ئەمە لە قانونی عێراقیە قانونی عێراقی وەکو وتم ئەگەر تەکیفی واقعەکە بکەین تەکیفی واقع قانونی عێراق بکەین ئەو مەبدەئانی ئەو ڕێسایانەی کە عێراق لە قانونی عقوباتی عێراقیە پێی وەرگرتووە لە قەواعیدی عامایە یعنی بەدەق نەهاتووە مثلیش بە هەمان شێوە جۆری دووەمی قەواعید خاصە هەیە قەواعیدی تایبەتی یعنی قانون جێگەی کردووەتەوە بەدەق ناوی هاتووە بۆ نمونە قانونی سحری ئیماراتی باشە عقوبەکەی 5 ساڵە و غەرامەشی هەیە بۆ نمونە لە زۆر شوێنە تەحریم نییە یعنی مباحە بۆ نمونە لە هند مباحە لە تایلاند مباحە ئەو کەسی سحرەکە طبیعیە کەواتە تۆ ظروف و زەمن و واقعی کۆمەڵگەکە و ئەو دیانەتی کە پەیڕەویەکەی تۆ پابەندی پێوەی باشە کەواتە لە بری ئەمە چی مادەیەک لە دادگاکانە نزیکترین حاڵەتە لە سەحر و جادو فێڵکردن باست کرد مادەی چەنە و سزاکەی چۆن دیاری کردووە سەیریکە ئێمە بۆ ئەوەی بگەینە من لە ماهیەتەکە باسی تعریف و مەدلول و تەکیفەکانمان کرد ئەمانە خطوورەی شەرعی قانونی ئیجتیماعی نەفسی هەیە باشە ئەگەر بگەینە بۆ ئەوەی تحقیقی جەریمەی سحر ببێ ئێمە ڕوکنەکانمان هەیە خۆ دەزانی
ڕکنی مادیمانەیە ڕکنی معنەویمانەیە ڕکنی قانونیمانەیە ڕکنی مادی واتە ئەدای فعلێک من کارێکەکەم فعلێکەکەم ئیشێکەکەم ئەمە هەڵساوم بەم کارە لە مادەی 28 لە قانونی عقوباتی عێراقیە باسی ڕکنی مادی هاتووە لە مادەی 33 باسی ڕکنی معنەویەکە ڕکنی معیەکە ئەوەیە کە ئیرادە و عیلمت هەبێ تۆ جەریمەیەکەکەی زارێکە گەیەنێ زارەکە چی یا ئازاری جەستەیە گەیەنی بە کەسەکە یا ئیزهاقی ڕۆحێقەکەی واتە ئەو کەسە ئەکوژرێت باشە کە ئەمە کرا ئەم دووشتە تحقیق بوو ئەمە ڕکنە معنەویەکەشمان تحقیق بوو ڕکنی سێم ڕکنی قانونیە قانون ئەبێ جێگەی بکاتەوە کە تۆ تحقیقی ڕکنی مادی و معنەوی بوو قانونیش ناوێنێ بۆ چونکە ئەبێ علاقەیەکی سەبەبی هەبێ لە نێوان فعل و زەرەکە ئەگەر ئەو علاقە سەبەبیەمان دۆزیەوە ئەوە قانونەکە تەجریم کراوە زۆر جار ئەو کەسەی کە سەحری لێکراوە ئەمە ئەو کەسی کە سەحری لێکراوە بۆی هەیە شەکوا بکە سکاڵا بکە وەکۆم ئافرەتی ئەم کەسی کە ئێستا ئەوەی کردووە بەڵام لەبەر ئەوەی تحقیقی ڕکنی مادی و معنەویەکەی علاقەی سەبەبی نەبووە لە بینیانە نەگەیشتوتە نەتیجە من نازانم کەیسەکە بەچی گەیشتووە ئایا تەجریم کراوە تەجریم کراوە کەواتە تحقیقی ڕکنی مادی و معنەویەکە بووە هەر بۆیە تەجریمیش کراوە بە عقوبەیەکی بەرامبەری لەبەرەوە زۆر جار ئەو کەسی کە مەسحورە یعنی کە سحرەکەی لێکراوە زۆر جار کەسەکە وەکو ئەمەی کە ساڵە ڕسمێکم بۆ بێنە شێخەکە داوای کردووە بۆ ئەمە لە زۆر شوێنی کەشە قانونی عێراقی وەکوتم لەبەرەوەی کوفرە باسیەوە بکەی ئێمە نەچوون بە مستەقیلی قانونێکی تایبەتی بۆ ئەمە بکەین بەڵام تەنیا مادی 456 نییە ئێمە وانە نەچین ئێمە جرائمی مخلة بالأخلاق والآدابمان هەیە لە فەصلی دووەمە لە قانونی عقوباتی عێراقیە بۆ نمونە جەریمەی اغتصاب و لەواتە هەیە کە لە مادەی 393 تاوکو مادەی 402 قانونی عقوباتی عێراقیە ئەمە جێگەی کراوەتەوە مەسەن ئیبتیزازەکە اغتصابەکە ئەو کەسە بڵین ئەو شێخە بۆ نمونە ئەوە ئەلف بای والێ کردو اغتصابی کردو ئەگەروانەکەی تهدیدیەکە ئەگەرەوەنەکەی کەواتە ئەمە تحقیقی ئەرکانەکانی جەریمەکە بوو بۆ نمونە لە مادەی 452 تا 430 جرائمی ابتزاز و تهدید بۆ نمونە قەتلی عەمدی زۆر جارە و کەسێک کە سەحری لێکراوە وا ئەکا خۆی انتحار بکات یا قەتل بکات کەواتە مادەی 405 شتایەتی مادەی 410 جرائم ضرب المفضي إلى الموت أو كسر دي تاجات أستي مردن باش لما دي شو صوت ده بونمونا قتل خطأ كسي كوجي بهلا بونمونا أو كسي كسحري لكرا أو كمعالجة كريه التي شتيا دروز بو أمريه كواتا أما ناتوين بلين قانون عقوبات عراقي تنهال ما دي شو صوت بنجا احتكاري كردوه فقط لرا ناويهاتو بو چونکە ئێمە وتمان لە ڕووی شەرع و تەحریمە لە ڕووی قانونەوە تەجریمە لە ناو کۆمەڵگاشە لەبەر ئەوە شتێکی قێزەوەنا یعنی با بڵێن خەتەری شەرعی و قانونی و اجتماعی و نەفسی هەیە بۆ سەر کەسەکان لەبەرەوە ناو کۆمەڵگاشە قێزەوەنا ئەگەر بینە سەر طبیعەتی قانونیەکەشی ئەگەر باسی وڵا ئەگەر خێرایی بێ باشە لە ڕووی طبیعەتی قانونیەکەەوە قانوني وضعية موقفي تشريعاتي وڵاتەکان جیاوازە هەیانە مستقل قانونی هەیە ضمنية وەکو عێراق هەشیانە ئیمانی پێی نییە ئیمانی بەوە نییە کە ئەمە جەریمە بێ وەکۆی ئەو نمونەی کە باسم ئەو ئاسەوارەشی کە لەسەری دروستە بێت تەجریم کراوە مەسەلەن لە قانون عقوباتی عێراقیە وەکووتمان ئەو مادانی کە ناوم هێنا باشە کەواتە ئێمە ناتوانین بڵین چونکە بۆ خەڵک دوو جۆرە یا مسلمانە یاخود تاوانبارە یعنی ئەو کەسی کە مسلمان بێ ئەم کفرە ناکات کەواتە ئەوەی کە کردی مجریمە کەواتە بێ عقوبەی خۆی وەرگێ کەواتە لە ماهیەت و لە طبیعەتی ئەو کەسەی کەوا مەسئولیەتی جەزاییەکەوێتە لە قانونی عقوباتی عێراقیە جێگەی کراوەتەوە زۆر باشە دواترە گەڕێنەوە سەرەوەی کە عقوبەکان چییە کە وەری ئەگرن قورسترین عقوبە چییە و کەی سزاکانی ئەگاتە ئەو سزایی کە بچێتە چوارچێوەی ئەوەی کە بوترێت ئەمانە مەترسین لەسەر کۆمەلگا دواترە گەڕێمە وڵات بێگومان دکتۆر محەممەد پێکەوە گوێبیستی وتەی ئەو کەسە بووین کە سزادراوە و ماوەی 11 ساڵە بەردەوام بۆ لانجامدانی ئەم کارە
ئەو کەسەش کە گوێمان لێ بوو باسی کردکەوە فێڵی لێکراوە و چۆن پەنای بۆ ئەمە بردووە. اینجا ئەمە باسمان کرد کە هەڵوێستی هەم لە یاسا و لە شریعەتی ئیسلامە چۆن باسی کراوە، بەڵام کەسێک چۆن بزانێت سحری لێکراوە بە چیا بۆی دەرکەوێت؟ ئەسڵەن ئەمە نیشانەکانی یاخود ئاساری ئەم سەحرانە ڕاستن؟ هەر بە جدی ئەگەر ئەمانە سحر یاخود جادو لە کەسێکەکەن بەڕاستی ئاساریە بێت؟ لە ڕاستیە یەکەم کۆمەڵێک چەمکەن کە ئەم خاتونە باسی کرد حەقی وایە من ڕاستیان کەمەوە. بەڵێ یەکەم باسیەوەکە کاڵێت دوعا باسی شێخ بەڕاستی شێخ شتیوامان نییە، شێخ بێ و خەریکی ئەو کارانە بێ و فێڵ باز بێ، ئەوە ناوی شێخ نییە، ئەوە بەڕاستی ناوێکی محتالی بەکارهێناوە بۆ فێڵ بەکارهێنرێ، یەکێکی تر لە جەریمەکان کە ناوە جوانەکان ناوە باشەکان بەکارهێنرێ بۆ کاری ناپەسەند و کاری خراپەوانە شێخ نین، بەڕاستی ئەوە پیاوی تاوانکار و جەریمەیە مجریمێکە بە ناوێکی باشەوە جەریماکە، ئەوە هەر بۆ خۆی عقوبەیەکی گەورەی بێ بەڕاستی بێت، چۆن دێ ناوە باشەکان بۆ ناوێکی بۆ ئیشێکی خراپ و پیشەیەکی خراپ بەکارهێنێ. دوهامیان بەڕاستی ئەوەی کە دەڵێ دوعا ئەسڵوساسی نییە داوی دوعا بێ، دوعا لە شریعەتی ئیسلامیە دوعا بڕاونەتەوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەوانن کە هەر هەمیان دوعای باشن، دوعایەکمان نییە باشتیوکە فلان ڕەشکەین و فلان سوورکەین و فلان شین کرد و فلان خۆشەویستکەی، تەنها ئەوانە بەڕاستی جادوگەریە علاقەی بە مەسەلەی ناوی دوعاوە نییە، دوعا بریتێ لە پاڕانەوەیەک لە خوایەک کە ئەو خوای دروستی کردووی کۆمەڵە چەمکی بۆ داناوین، چەمکەکانیش لە قورئانی پیرۆز بەسێ لە دوعاکانی بۆ بتوین بەشێکیش پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆی باس کردوین، ئێتر ئەتوانێت تۆ بێت لەم لەفز و لەم وشانە و لەم تعبیر و لەم دەستەواژانە بەکاربێنی، ئەگەر دەستەواژەکان لەوە گۆڕاوە دەستەواژەی جادوگەرانە، هی جادوگەرایە نەک بابەتی دوعا، ئەوەی خەڵک نەقەڵەتێنن ئەو خوشکە بەڕێزانەی کە بە ناوی دوعاکردنەوە ئەسڵەوە فێڵە لێیان، دوعانین دوعای شەرعی دوعای وانییە تۆ بخەڵەتێنە تۆ شیرین تەکەم و ئەو ڕەشەکەم و ئەو تاڵەکەم، ئەوە هەمووی جادووە نەک دوعاە، ئاگاتان لێبێ بەر کەسێ وای پێوتی بزانە جەریمێکی ترە بەرامبەرەکە. دووەم ئەم دادەکە 11 ساڵە خەری کە بەڕاستی یەکێکە لە مجریمە گەورەکان، خاتونێکی بەڕێز ئەگەر ئەوە ناڕەحەتە و ژیانیان ڕەحەتە ئەبێ ویجدانی چی ویجدانێکی هەبێ کە 11 ساڵ خەڵک بخەڵەتێن و چەندین کەس بە ژیانی یا تێک دابێت، چەندین کەسی دەستی یاوت خەڵکی بڕی بێ لە ڕێی کەسێکە کاڵێ نەمناسیوە، ئەو سایقەش بەڕاستی کە ساق تەکسیە کە بێ ئەویش بگیرێ و ئەو بەناو شێخەی کاڵێ ناوی شێخەبێ ئەو بگیرێ، ئەمانە هەموو تاوانی گەودیارە، ئەوە تۆڕێکی گەورەیە. ئەو شێخی کە ناوی شێخۆ چەندە بێکو ئەم دادەی هەبێ لە کوردستانە ناو شارەکانە بڵاوی کرد گەڕەکان لە شوێنەکانە بێسیحر لە خەڵکا و جادووکە بە ناوی جادووە پارە لە خەڵک پیاکە، ئەوە بەڕاستی کۆمەڵە شتێکن ئەبێ لە ڕووی قانونیەوانە هەم ئاسایش هەم دەستگاکانی پێویست بە شوێنە بگەڕن هەموو ئەمانە وەکڵم بن کۆڵکەن زانن لە کێوەمانە کێ تەوزیفیانەکە بۆچی تەوزیف کراون، ئێناگەر شێخێ شێخ بێ واقع بێ شێخ دەرگای کراوەیە بەردەوام خانەقایەکی گەورەی هەیە خەڵک دەچێت بەوا زۆر بە شەفافانە دوعاکەی بۆکە و هیچ پێویست ناکە خۆی بشاتەوە لە خەڵکی دەچوون کە چاکە خوازە نەخراپە خوازە، ئەوەی کە خۆی شاریوەتەوە یعنی مجریمە بۆیە کا خۆی شایەتەوە کەس نابێ بیناسن و هەر ڕەسم داواکردنەکە بۆ بەکارهێنانێتی بۆی کە کابرا بێدەنگکە ئەگەر ئیشەکەی سەرناگرێ سەرناگرێ ئیشەکەی خۆی دڵنیا لە سەرتاوە کە سەرناگرێت درۆی لەگەڵەکە ڕسمەکەی لێ سەنێ بۆی کەوا بەو ڕسمە ئاوای فەقیرە تووشی کە بێدەنگی کە نەتوانێت داوای پارەکەی بکاتەوە. ئەمە لەو لایەنانە پێویستەکە ئەمە بەڕاستی حەقی هەمومانە کە بە شوێنی هەبچین و بە ڕێزیشانی کە لەوانە بنکۆڵێکی باشی بۆ بکەن کە لە ڕێی ئەم بەرنامەیەوە کۆمەڵە دەستگاه هەیە بنکۆڵی باشیم کە ئەم لایەنە بکە. مەبەستی پێزانین و هەستکردن بە بابەتی ئەو سەحر و جادوانە کۆمەڵە نیشانەی تایبەتی هەن، بەڕاستی لەو حاڵەتانە حاڵەتێکی جاری وایە دەرونیە خە دەرونی بە دروستە بێ کە هەر ئەڵەن سەحر لێکراوە خۆی بۆ خۆی لە ڕوو دەرونیەوە بەشێکە لە فاکتەرێکی گەورە بۆی کە ئەم ئینسانە تووشی جۆرە دڵە ڕاوکیە و جۆرە لە خەم و خەفەت و پێ وایە ژیانم تێگەچێ، هێندە جاری مەسەلەن سەرێشە و ئازاد دروستە بێ، هێندە جار خەوی ناخۆش و لە خەوەکانی خۆشین بەردەوام لە خەوی شوێنێکەون لێ سەنن وەکوڵە ئازاری ئەدەن، هێندە جاریشێ بەڕاستی لە حاڵەتەکانی خۆیان کاتێکە قورئانە بیسێ حەزی لە قورئان نییە ڕقی لێبێتەوە سەری پێشێک گوێی ئازاری پێ دەبێ، بەڵام مەگەر حەزە گۆرانێک وەڵپەرکەیە بێ یا شتێکی باسن بێبەرەڵایی بێ زۆری حەزدەیەتی، ئەمانە کۆمەڵی نیشانە و کوزانیان باسییان کردووە، بەڵام شتێکی ئەو تۆژنی بڵێن 100% هەموو ئەمانە نیشانە بن، بەڵام هێندێکن لەو نیشانە کە دەستە کەسەکانە دەرەکەون ئەوانەی کە ئێستا من هێندێکم دیوە لەوانەکە هەستەکەی بەم حاڵەتانە دەستی پێ کردووە، هێندە جاری ژێ پێی وایە کەسەکە کە هەستەکە بەبوونی سیحەتیان کرابێ ئەو حاڵەتێکی
تقریبا بڵێم دروستبوونی شتان شت بینینە هەستکردنە بەبوونی تەقەیە بەبوونی ڕقەیە کە ئەمانە بەڕاستی طبیعیە لە ماڵە بەڵام ئەو پێی وایە هەروە هەست دروستە بێت لە ژوورەکە تەقە و ڕقەیە هێجارێکا من یەکێ لەو خاتونانەوتی مامەساکە لەگەڵ شەو دێتە من لە ماڵی خۆمانە ژیانم نییە لا بەردەوام ماڵ چراخان و گوڵۆپی تایبەتم بۆتی وەڵا وەزانم لە دواوێکێ پەلامارمە ئەوتم ڕۆڵە گیانە وەهمێکی خۆتە وتی چی بکەم وتم گوڵۆپەکەم کوژێنەرەوانە ڕێک بۆ سەوڵ هادی وەرەزانم کەی بۆ سەزانانی کێ پەلامەتەیە تۆ لە خۆ دۆخین بۆ خۆ دروست کردووە پێ دوای لە پشتۆ کەسێک هەیە وەسە لەو شوێنە بە ئازانە بدڵێ وەرە قابلیا ئەو کوژیات یەک جار ڕزگاتە بێت تەواو وڵات دوایی وتی کە دوایم تقریبا 2 هەفتەی پێش و وتی یا ڕەبی خوا پاداش بێت وەڵا ڕزگارم بوو وەخوا هیچ نەبوو هەر بالفعل وەهمێ بوو بۆ زۆر باشە مامۆستاکەواتە کەسێک ئەگەر ئەو هەستانی لا دروست بوو یاخود گومانی لا دروست بوو کە ئەم کەسە سەحری لێکراوە چۆن مامەڵە بکات بۆی لەو حاڵەتە دەربازی ببێت چی بکات؟ وڵە هیچا ئەمە هەنگاو بۆ هەنگاو ئەوە بۆ کەسێکی شارەزا لەو بوارە باشەکە شارەزای بواری جادوگەری و لێکردنەوەی سیحر و ڕوقیە شەرعیەوانەیە چونکە بەڕاستی لەو بوارەدا خیبرەیەکی ئەوتۆم نییە چونکە ئەسڵەن هەر نەچوومەتە ناویەوە زۆریش بڕوان پێێن و قەنەعاتم نەبووە کە خۆم سەرقاڵکەم بۆ و لایەنەوە کە لایەنێکە ئەسڵەنەوە جەریمە و تاوانێکە لە کۆمەلگا ئەکرێت باشە مامۆستا بۆ قەنەعاتت پێی نەبووە ئەسڵەن قەنەعاتت هەیە کە ئەمە هەر وجوود ڕاستیە بڕوات پێ هەیە کە شتی وا هەبێ و زیان بە خەڵک بگەێنێ لەم بابەتانەیە ئێمە واقعان قەنەعاتمان بە سیحر هەیە ئەمە قەنەعاتمان بە سیحر هەیە سیحر حەقیقەتێکە قورئان باسێکا و کە علاجشی بۆ داناوە کە سوورەتی ناس و فەلەقمان زانین یەکێکە لەوانێت دوو سوورەتانی کە ئەفەرمی ینی هەندێک سیحر هەیە بالفعل حەقیقەتی هەیە ئەوە سەرێکی ڕاستیە کە لە ڕێگەی کۆمەڵی خەڵکانی خراپ و وەجنی بەکارهێنێ بەڵام ئەوانە هەموو کەس ناتوانێت ئەوە بکاوە کۆمەڵی خەڵکی تایبەتن ئەمانە بەڵێ حەقیقەتی هەیە بەڵام هەندێک شتمان هەیە فت و فێڵ و جادوکردن لە خەڵک هەر تەنها خەڵەتاندنە هیچ بەس نانێکی لەناوە ئەسڵ ئەساسی نییە ئەمی کە من نەکرۆ پیشە و گونەکرۆ بە پیشە ئیشی پیشەین بەڕاستی ئەوە نییە پیشەمی ئیشێکی ترە خەریکی زانستیەکەین خەڵکێکەیە ئیشەکە خەریکی ئەو بابەتانەیە بەسم پێی کاڵە قەنەعاتم بە پیشەکە نەبووە چم خەریکی ڕوقیە بم بۆ خەڵک و خەڵکێتێک کە خەری سەرقاڵی ئەوەیە بەڵام لە ڕاستیە کۆمەڵی عیلاجی شەرعیشمان هەیە بەکارهێنرێ بۆ ئەوە ئەتوانێت بچێتە لای کەسێ مامۆستاکی ساڵە یا خودی خۆی هەر لەگەڵ خزمەت قورئانی پیرۆزا بژی و بینی خۆی و خۆی گەڵی ڕاست کاتەوە بەڕاستی ئەو شتانە کاریگەری نابێت چونکە بە نەسی قورئانی پیرۆز ئەگەر ئێمە بەڕاستی لەگەڵ خوا پەیوەندیمان هەیە پشت بەخوا بەچاکی ببەسین و یەکێ لە وشەکان بسم الله الرحمن الرحیم و الله أكبر لا إله إلا الله دوعاکان بەباشی بخوێنین بەڕاستی ئەگەر دەستی شەیاطینی بێ بە هیچ شێوازێک کاریگەر لەسەر ئینسان دروست ناکە بەڵام ئەبێ لە ناخیشمانە بە تەواوەتی ئەو قەنەعەتەمان هەبێ نەک من سەد دوعا بخوێنم بەڵام لە ناخمان پێم ما بێ کاریگەریەکە هیچ سودێکی نییە ئەبێ ڕۆحیشمان و دەرونیشم و هەستەکانم لەگەڵ دوعاکانمە هەمی کەوتم خوای گەورە ڕوەکەمە تۆ پشت بە تۆ ئەبەسم کەوتم بسم الله الرحمن الرحیم قەنەعەتی سەڵە سەدم هەبێ باشترین چەکێکم پێیە کە ئەتوانم ئەوانەی کە زەرە لە منەدەن بەوە دووری خەمەوە ئەم قەنەعەتم بۆ دروست بوو حتمما بە ئەنجامدانی ئەو ڕوقیە شەرعیانە کۆتایی پێدە و ئیشکالەکانی حەلەبن بەڵام لە کەسەکە لە ناخی خۆیان ڕووخابێ هەر قەنەعەتی وابێ سیحر و ساحیرەکان و دەستیان هەیە و ئێستا ئەزانن و چیەکەم و چیم لێەکە سەد دوعاش بخوێنە هەروکو خۆی واتانە چووکە لەبەرەوەی هێشتا تەواوەتی قەنەعەتی بەوە نییە کە حەقیقەتێکی تر هەیە کە ناوی ئەڵڵایە ئەمانە هەمی لەبەردەمی ئەوە هیچ نین. زۆر باشە دکتۆر ئەمەرجا کەسێک کە گومانی ئەوەی کردبێت کە سەحری لێکراوە بچێت بۆ لای کەسێک بەتاڵی بکاتەوە چونکە بەڕاستی ئێستا ئەمەش بووە بە حاڵەتێکی باو پیج هەیە ئەکاونت هەیە شوێنی تایبەت هەیە بۆ کەسانی کە من نازانم ناویان چۆنچۆنیە و چی جۆرە کارێکەکەن بەڵام بە ناوی مامۆستای ئاینی وەڵێن ئێمە سەحر بەتاڵەکەینەوە سەلەن لێدانی تایە جۆرەها مامەڵی تایە شتی زۆر هەنێک جار خواردن و کۆمەڵێک ڕێنمایی تێدایە بۆ کەسانە اینجا کە هاوڵاتی کەسێک کە فێڵی لێکراوە یان سەحری لێکراوە چۆن جیاوازی بکات لەوەی کە ئەمە بەڕاستی ڕێگە شەرعیەکەیە بۆ بەتاڵکردنەوەی سەحر و ڕوقیەی شەرعیە و ئەو بابەتانە چۆنیش بزانێت کە ئەمەش بە هەمان شێوە کەسێکی ترە بە ڕێگەیەکی تر ئەم فری و ئەدا و بەکاری ئەهێنێت چۆن ئەم جیاوازیە بکرێت؟ بەڵ لە ڕاستیە کە مەرج نییە مەرج نییە هەر کەس یاسی کرد بۆی سەحری لێکراوە بڕوای بۆ لای کەسێک وەکو پێم وتنگە خۆمان ئێمە قەنەعەتی خۆمان چاکەین ئیسلاحێکی چاک لە خودی خۆمان بکەم و کاریگەریات توانین دوور خەمەوانێ هەر بە خودی خۆم و لە خزمەت قورئانی پیرۆز قورئان لای هەمومان هەیە و ئێستا زۆر دەنگەکان و خوێندنەکان لە خوێندنی قورئان لە پیجەکان و لە کۆمپیوتەر و تەلەڤیزیۆن دەستپانەکەوێ لە موبایلەکانمان ئەتوانین گوێ لێ بگرین بە چەندها قیرائەت و قاریئی زۆر دەنخۆشەی ئەتوانین بەکاری بێنین
مەرجنی ینی ئەوەی کێکە لە شتانی کە مەرجنی هەر کەس ێواوی لاپەلا بە شوێن تر چونکە ڕاستی بەشێکی وەتە دوکانداری وەکو چۆن ئەوانە سەحرەکەن پاک کەسابەت دەکەن وەکو خانمە 11 ساڵە کەسابەت دەکا بەسەرم بابەتەوە خەڵکە خەڵەت تێنە و گیرفانی خەڵکە ڕوتێنێتەوە لە ئەمەکەدا کۆمەڵێکیش لەوانەیە هەبن بە پێچەوانەکەی ئەوانێ لەسەر دوکانیان داناوە پێوە بژین ئەمانە هەمی هەردووکی هەیە هەردووکیشی بەڕاستی بەداخەوە لەبەر ئەوەیە کە کۆمەڵگەکان ئێمە ڕاستی لە ڕووی یاسایی واروە وەکومەڵێکی خەڵمان نەداوە تۆکەین بەڵام چی بکەین کەسەکان خودی خۆمان لە نام ماڵی خۆمانە خۆمان تۆکمە بکەین قەنەعەتمان بگۆڕین بەوەی کە کاریگەری ئەسڵی لە لای ئەڵڵایە شتێکی تر نیە لە دنیا بتوانێت گەمەگەڵ ئەوە بینمان چاک بێ ئەگەر بینی خۆمان و خوا باشکەین بەڕاستی زۆر شتانە هەمیان کۆتایی پێ دەستخۆش دکتۆر کاک بێستونی مەلای جەنابتان باسی سزاکانمان کرد باسمان کرد کە یاسا چۆن جیاوازیەکات و چۆن بە چی شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەم تاوانەیە ئەکرێ اینجا سزاکەی چییە کەسێک کە بەو تۆمەتە دەستگیرەکرێت سزای چەند لە چەندەوە حتا کۆتا سزا و قورسترین سزای بۆ داهاندێت ئەخۆ لە ڕاستیە وەکوتم بە سەریحی دقێک نهاتوە بڵێ سزای سحر ئەمەیە باشە لە دادگاکانە بەڵام تەکیفەکە و حیسیات و زروفی جەریمەکە ئەوە یەک لا ئەکاتەوە کام مادەیە بەسەریە تەکیف بکرێ بۆ ئەو واقعەیە بنمونە ئەگەر چونکە قانون عێراقی وەکوتم تەجریمی نەکردووە لەبەرەوەی کە ئەمە فراغ هەیە فراغ نییە ناتوانین بڵێ باس نەکراوە بە وەکوتم دەسەرەتای باسەکەی باسی ئەوم کرد چونکە یەکەم دەستوری عێراقی وای داهێنێمە تەجاوزە بۆ حەق الله ئەمە مافی خۆی گەورەیە چونکە خۆی لە خۆی گەورە لە قورعانە لە سورەتی یونسا فەرمێ ولا يفلح الساحرون کەواتە تۆ کە شتێک کفر بێ نابێ لە تەشریعەکەتە قانونی بۆ تەنظیم کەیت ئەسڵ ئەوەیە کە سحر نەبێت ئەسڵ ئەوەیە کە سحر نەبێت مادام ئێمە بە دەستوری عێراقی ڕۆین و ئەویش دینی ئیسلامی واداناوە بەڵام هەیە ئەمە لە شتە تەجریم کراوەکانە یعنی جەریمەیە کە جەریمەش تەشکیل بوو جەریمە تەشکیل بوو ئەو کاتە لە قانونی عقوباتە وەکوتم قانونی عقوباتی عێراقی زمانی باسی ئەمەی کردووە بە نەسب و احتیال سەرکێشێ بۆ ئیبتیزاز بۆ تهدید بۆ اختصار حکومەکان لە باشین حاڵەتە من تەسەور ناکەم لە عێراقا بگاتە 2 ساڵ ئەگەر بە 456ەکە بێت تەسەوری ناکەم خۆ ئەگەر سەر بکێشێ بۆ شتەکانی تر ئەوە دیارە لە جون حەواچێ بۆ جینایەت و جینایەتی ژتر شتەکان عقوباتەکانی دیارە و تەکیفی زەمەنەکانی دیارە لە چەنەوە بۆ چەنە چونکە تۆ ناتوانانی مەسەن زروفی جەریمەیەک بۆ جەریمەیەکی تر جیاوازە ئەمانە سڵح و تەنازل و ڕێکەوتن دایخات بەڵێ ئەگەر وەکوتم علاقەی سەبەبی نەبێ یعنی علاقەی سەبەبی نەبێ ڕوکنەکان ڕوکنی مادی و معنەوی تشکیل نەبێ ئەو کاتە بەپێی مادەی سەوسی فەقرە ئەلفی قانونی وصولی محاکەماتی جەزایی تحقیق ئەوەستێنرێ و غەڵقی نهایی یەکرێ ئەشکرێت تەنازولی تیا بکرێت لە مەرحەلەیەکە ئەگەر زۆر قورس نەبێ مەسەن قورسەکە چۆنە کەسێک کوژراوە ئەمە تۆ ناتوانانی سڵحی چی تیاکی 405 کەسێ بە خەتە کوژراوە 411 ئێستا دۆسیانە ئوستاز لە دادگایە لە چی ئاسیەکان زۆرێ بەراورد بە پار و بە پێرار من بۆ خۆم هەرگیز خونی ئەم جۆرە داوای چونکە ئەسڵەن قەنەعەتیشم پێی نییە و بە ڕاستیشی نازانم و بژێوی ژیانیش لە ڕێی ئەم جۆرە هەرچەنە حق التقاضي مكفولة وحق الدفاعش مكفولة يعني إشي أما إشي باريزرايتي تو أبي أخلاقي عامة بباريزي لا أخلاقي عامة أبي جاقيش تباشا كان وش تجوانا كام كيتوا اشتيك الله تجريمي كردوا من بو بسم دفاعي ليبكم من بو دقي قانوني بو بيان موا واي ليبكم بيانوي بو بيان موا شونك أصل أويا كنكري استثناء ئەوەیە کە ئەکرێ زۆر باش بەڵام ئێستا لەم مجتمعی ئێمە وەکوتم حاڵەتی نفسی و حاڵەتی ئیجتماعی ئێمە بێ پسپۆڕی کۆمەڵایەتی نفسی و دەرونی و ئەوانی کە تایبەتن ئەم لایەنانە لێ بکوڕێتەوە بۆ کەسێک یعنی تۆ سەیری کە کەسەکان علم و ئیرادەیان نییە مەسەن وعیان نییە تەخەلوف هەیە تەشریع جێگەی نەکردوێتەوە وەکو ئەوەی کە بە سەراحەت بۆ سەیرەکەی زۆر دیار دەکەن خەریکە لە حاڵەتەوە بێ بە زاهر لە زاهرەکەشەوە خەریکە وردە ئەبێ بە یعنی ترەبێ بە عرف و عادەت و شتیوە
یعنی سەیرە نۆرمەڵە بێتەوە بۆ نمونە ئێستا من نمونەیەکە بۆ بێنمەوە نمونەیەکی بەسیط بە خێرایی لە قەرنی 16 لە ساڵی 1604 لە بەریتانیا هەر ئافرەتی ئەمەی بکردایە بۆ یەکەم جار 1 ساڵ حکومیانەیە بەڵام دووەم جار بیکردایە عقوبەکەی ئەعدام بوو بەڵام کەچی سێرەکەی سەر لە وڵاتانی دنیاە لە بەریتانیایە زۆر لە زانکۆکان خوێنی باڵای ماسەر و دکتۆران کردوتەوە بۆ ئەوەی بزانن بگەنە ئاسەوار و حقیقەتی ئەم سەحرە چییە و چۆن نییە بۆ ئەوەی خزمەت بە بەشەریەت کە بەڵامەوە لە بابەتێکی ترە زۆر باشە بێسوون محەممەد ساڵح پارێزەری ڕاوێژکار زۆر سوپاس بۆ جەنابتان ماندوو نەبن هەروەها دکتۆر محەممەد پێنجۆنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی زۆر سوپاس بۆ تۆش دکتۆر سوپاس بۆ ئێوەش.